بەتەکید فشارەکان بەردەوامە. ئێمە کۆمەڵە فشاری ترمان بەدەستەوەیە کە لە داهاتوو باسیەکەین، پشتیوان بەخوای گەورە لە کاتی خۆی و لە ساتی خۆی باسیەکەین، بەڵام گرنگەوەیە ئەم با بڵێن ناڕەزایەتی مەدەنی بەردەوام بێ. ئەوە لای ئێمە زۆر گرنگە. دەسەڵات داماوە، دەسەڵات زۆر گوناحە، دەسەڵات وا لە هەرچی دەسەڵات هەیە دانە دانە دەڕوخێ، ئەمانە پند وەرناگرن، ئەمانە عیبرەت وەرناگرن. بەڕاستی من پێم وانییە بەڕاستی خەتای بەغابێ. ئێمە ئەم جارە کاتوینە سەر شەقام، یەکەم داواکاریمان تەوتینە، دووەم موچەی ئەم سێ مانگە کە تا ئێستا مانگی 12 موچەی مانگی 9مان وەرگرتووە، دوای ئەوە لە بەرزکردنەوە. من یەکشت بە چارەسەر ئەزانم، ئەویشەوەیە ئەگەر ئێمە سەرکردەی دڵسۆزمان هەیە، سەرکردەی واقعیمان هەیە، بێنە سەرخەت بە فریا ئەم وەسعەکەون. ئەم بارودۆخەی کە ئێستا ئەم میلەتەی تێدایە بەڕاستی زۆر خراپە. ڕووناکایی لە دڵی هیچ ومەتێکان نەماوە، تەنیا ئەوواڵێم بە سەرۆکی حکوومەتەکەم، بە سەرۆکی هەرێمەکەم لە جیاتیەوەی ساڵ 12 مانگە بابی کا بە 9 مانگوی ترتەوە. هیچ یعنی چی ئەو هەموو ساڵە سێ موچە ئەدزێ دەستی ناوەتە بینەقاقایە میلەتە لە خۆشییا کەس نایەتە ئێرە. بەڕاستی ئەمڕۆکە ئەو بێ ئومێدیەش هەیە، خەڵک نازانێت چی بکات. هات چەند جار هاتینە سەر جادەش هیچ سوودی نەبوو. ئێستا کە بە هاوڕەکانیشمان ئەڵێن بۆ نایەن، ئەڵە هیچ سوودی نییە. بەس بە پەکخستنی دام و دەستگاکان بۆ ماڵەوە هەتا هەر سێ موچەکە دایاتێ موچە ڕێگەکاتەوە، هەر زانی و دوای هەژدەی مان کە موچەی نەیە وەکو جاران بڕۆ ماڵە لی دانیشە تا موچەکە دایاتێ. ئێمە بەرام کرێکارێ بینیۆ بچێ بۆ ئیش و خبیناکە بۆ تاواکە بڵێ پارەی نایمە بێت ئیشی کێشی بۆ بکە. کرێکاری بینیۆ ئیشەکە فەرقمان چێ لەگەڵ کرێکارە؟ جیاوازی کرێکارێک و مۆزەف چیەکە چێ بۆ دام و دەستگاکان ئیشەکە. فەرموو ئێمە لەم وڵاتە لە سنووری سلێمانیا چ دایرێکی بۆ یەشتوێتەوە پارتی؟ چ دایرێکی بۆ یەشتوێتەوە؟